لە کاتێکدا دۆناڵد ترامپ نەخشەکەی بۆ ئاشتی خۆرهەڵاتی ناوەڕاست ڕادەگەێنێت، ناوچەکە بە دۆخێکی دژوار و قەیراناویدا تێدەپەڕێت. بۆیە ئەم ڕێگەیانش ژینگەکە زیاتر بارگاوی دەکات بە هەڵچوون و تەقینەوەی نوێ. هەڵبژاردننی ترامپ وەک سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان نەک لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا، بەڵکو لە سەرانسەری جیهاندا سیاسەت و ئابووری خستە ناو دۆخێکی قەیراناوی چاوەڕوان نەکراو کە هەموانی بە هەنگاوەکانی غافڵگیر کرد و بە زمانێکی سادە ئەو هاوکێشەی خستە بەردەمی وڵاتانی جیهان کە ئەوەی خاوەنی لۆژیکی هێزە، یاسا نێودەوڵەتیەکان و پرۆتۆکۆڵەکان پێشێل دەکات و هێزی لۆژیک ڕەت دەکاتەوە. هەروەکو لە دەرچوون لە ڕێکەوتنامەی پاریس بۆ ژینگە و ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران و ڕێکەوتنامەی بازرگانی ئازاد لە ئاسیان و ڕێکەوتنامەی ناوچەی ئازاد لەگەڵ مەکسیک و کەنەدا سەپاندی و بۆ هەمویان داوای ڕێکەوتنی نوێی کرد کە ئەنجامەکەی بە قازانجی ویلایەتە یەکگرتووەکان و خواستە سەرمایەداریەکانی بێت. ترامپ هەروەکو بەڵێنی بە لۆبی لە ئەنگری ئیسرائیلدا بوو کە پشتیوانی لە تەواوی خواستەکانی قاوارەی زایۆنیستی بکات، هەر لە ڕۆژەکانی سەرەتای دەسەڵاتیدا دەستی کرد بە جێبەجێکردنی بەڵێنەکانی وەکو شەرعیەتدان بە شارۆچکە جوولەکە نشینەکانی کەناری خۆرئاوا و دانان بە قودس وەکو پایتەختی قەوارەکەولەکاندنی بەرزایەکانی جۆلان وەکو بەشێک لە ئیسرائیل و بڕینی یارمەتی ساڵانەی ئاژانسی نەتەوە یەکگرتووەکان بۆ یارمەتیدان و کاری ئاوارە فەڵەستینیەکان لە خۆرهەڵاتی نزیک ئۆنروا کە لە ساڵی 1949 دامەزراوە، هەروەها ڕاتکردنەوەی زاراوەی چەسپاندنی هەبوونی دوو دەوڵەت لە پەنای یەکدا کە بە کورتی پشتیوانی تەواوی لە بەرنامەی ڕاستڕەوانی زایۆنیست کردووە بۆ هەموو داواکانیان. بۆیە ئەو ئامادەکاریانی پێشوو پلەبەندی کاتی و ڕێکخراو بووە بۆ ڕاگەیاندنی گرێبەستی سەدە کە کۆی بەرنامەی سیاسی کۆشکی سپی بۆ داهاتوو کێشەی فەڵەستین و قەوارەی زایۆنی ڕادەگەێنێت. پەیامنێری پێگەی والای ئیسرائیلی ئافی یەسخارۆف ئەم کاتی ڕاگەیاندنە با کاتێکی نامۆ ناو دەبات و دەپرسێت ئەوە کێ لەم گرێبەستە تایبەتە بەهرەمەند دەبێت کە بەڕاستی وەڵامەکەی قێزەونە. ناوبراو لا وەڵامدا دەڵێت تەنیا دوو کەسن لەم کاتەدا زۆر پێویستیان بەم ڕاگەیاندنە هەیە، ئەوانیش ناتانیاهۆ و ترامپن. ناوبراو باسی ئەوە دەکات بەر لە چەند ساڵێک ئەوە خەون بوو کە 9 ملیۆن جوولەکە لە کەناری خۆرئاوا نیشتەجێ بکرێن. ئەوەش ئاماژەیە بە سوودەکانی ڕێکەوتنامەی ئۆسلۆ کە دەسەڵاتی فەڵەستینی لە بری قەوارەی زایۆنی و بە هیوای ئاشتی بەرهەڵستکارە فەڵەستینیەکانی سەرکوت کردو بە تەنسیقی ئەمنی لەگەڵ شاباک و موساددا سەدان تێکۆشەریان کردە ئامانج و دۆخێکیان لە کەناری خۆرئاوا خۆڵقاند کە پرۆسەی داگیرکردنی زەوی فەڵەستین زۆر ساناب بێت، کەوا چاوەڕوان دەکرێت ژمارەی جوولەکەکان لە کەناری خۆرئاوا لە ماوەیەکی کورتدا لە سنووری 1 ملیۆن تێپەڕێت. ساڵی ڕابردوو بنیامین ناتانیاهۆ لە دیمانەیەکدا ئاماژەی بەوە کرد کە پەیوەندیەکانیان لەگەڵ حکومەتە عەرەبیەکاندا زۆر چوەتە پێش و چیتر ئەوان ئیسرائیل وەکو دوژمن نابینن، بەڵکو وەکو هاوپەیمانیان لە دژی ئێرانی لە قەڵەم دەدەن. بەڵام ناوبراو گلەی لە گەلانی ناوچەکە و مسلمانان کرد کە بەردەوام لەمپڕن لە بەردەم ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ قەوارەکەی. ئەوەش باشترین پێناسەیە بۆ دۆخی ناوچەکە کە هەرچەندە دەسەڵاتداران لە قەوارەی زایۆنی بچنە پێشەوە، گەلان زیاتر لیان بێزار دەبن و ئەوە گەلانن دوجار بڕیار دەدەن لەسەر ڕایەڵە و پەیوەندیەکانیان.